هەر لە هەفتەی چوارەمی خولی پلەیکیانەکانی کوردستان یانەی سەی سادق میوانداری لە یانەی خاک کرد. لە ئاجێم یەکەمی یارەکەدا و لا خوڵێکی دا یانەی خاک توانی گۆڵ یەکەم و پێشکەوتن تۆمار بکات و گێمەکەمی یارەکەش تەنها ئەو گۆڵەی بە سوودی خاک بەخۆوە بینی. لە ئاجێمی دومی یارەکەشدا یانەی سەی سادق دەیویست گۆڵ یەکسان بوون و تۆمار بکاتەوە، بەڵام هەوڵەکانی شکست هێناو. بەوەش یانەی خاک توانی بە گۆڵێکی بێوەڵام یارەکە باتە و سێ خاڵی گرنگ بەدەست بێنێت. سەی سادق تا ئێستا 4 یاری کردو و خاوەنی 3 خاڵ و یانەی خاکیش لە 3 یاری 4 خاڵی کۆ کردوێتەوە. باز بۆخوا ئێمە لە دوای دۆڕاندنی بەرامبەری یانی ئاکرێ لە یاریگای خۆمان هەفتەیەک بەباشی ڕاهێنەرمان کرد بۆ ئەوەی بتوانین بێنە یانی سەی سادق بتوانین بە 3 خاڵی یاریەکە بگەڕێنەوە، چونکە ئێمە لەو یانانەی کە ئەمانەوێ سەرکەوین بۆ خولی نایبی کوردستان بۆیە توانیمە 3 خاڵەکە بێنەوە. زۆر دڵخۆشین ئینشاڵڵا ئەمە دەستپێکە بۆ ئێمە بۆی لە یاریەکانی داهاتووە بتوانین زیاتر سەرکەوتوو بین. نازانی چارە نووسە چییە کە ڕووی تێکردنی فتیبەکەی ناهەچی یاری لە تۆوی پێیاوەی کە کرابێ بەستە ناگۆڵە نەما کردووە کە هەموو یاریەکانیش کە ئاسێکی باش و ئاسێکی زۆر باشیان پێشکەش کردووە، بەڵام مۆفەق نابین لە گۆڵکردنە. ئەبێ حلێ بۆ داین چارەسەری ئەم کێشانە بکەین.